لە زانستی ئابووریدا ڕێژەی بێکاری بە ڕێژەی ژمارەی کەسانی بێکار لە کۆی گشتی هێزی کار پێناسە دەکرێت، بەڵام بێکاری بە تەنها دیاردەیەکی ئابووری نییە، بەڵکو دیاردەیەکی فرەڕەهەندە و پەیوەندی ڕاستەوخۆی بە ئاسایشی کۆمەڵایەتی و دەروندروستی تاک و سەقامگیری و خۆشگوزەرانی خێزان و تەنانەت سەقامگیری دۆخی سیاسیشەوە هەیە. لە ڕووی دەرونیەوە تاک لە حاڵەتی بێکاریدا هەستکردن بە نائومێدی، خەمۆکی و کەمی متمانە بەخۆبوونی بۆ دروست دەبێت. زیادبوونی ڕێژەی تاوان و کۆچکردن و فراوانبوونی بازنەی ناڕەزایەتی خەڵکی لە هەر کۆمەلگایەکدا پەیوەندی ڕاستەوخۆی بە زیادبوونی ڕێژەی بێکاریەوە هەیە. بە پێی داتاکانی دوایین ڕاپرسی ناوەندی توێژنەوەی سبەی کە لە مانگی ئایاری ساڵی 2025 ئەنجام درراوە، ڕێژەی بێکاری بە نزیکەی لە ١٠٠ کۆی بەشداربووانی ڕاپرسیەکەیە. زیاتر لە ١٣٣ بەشداربووانی ڕاپرسیەکە کەمی هەلی کار و نەبوونی گەشە سندنی ئابووری وەک سەرەکی ترین هۆکاری بوونی بێکاری دەبینن. لە دۆخێکی لەم جۆرەدا ئامارەکان ئاماژە بۆ پێویستی گۆڕانکاری بنەڕەتی لە سیاسەتەکانی حکوومەت دەکەن، بە تایبەت گۆڕانکاری لە استراتیژی ئابووری و سیاسەتی کارگێڕی و بەڕێوەبردن، چونکە بەپێی ئامارەکان لە ١٧٢ هێزی کاری چالاک ئامادەیی هەیە و بە دوای کاردا دەگەڕێن، بەڵام کەمترین هەلو دەرفەتی کار بەردەستە. هەر بۆیە کەمی هەلی کار ئاماژەیەکی ڕوونە بۆ نەبوونی پلانێکی استراتیژی گونجاو لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. بە پێی داتاکانی ڕاپرسیەکەی سبەی لە 54.37 بێکارەکان تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیدایە، لە کاتێکدا ئەم تەمەنە بە چالاکترین بەرهەمهێنی بەشی هێزی کار هەژمار دەکرێن. هەروەک بێکاری لەم تەمەنەدا کاریگەری درێژخایەنی لەسەر گەشە سندنی ئابووری دەبێت. کەمی گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان پەیوەستە بە چەند هۆکارێکەوە، گرنگترینیان جۆری ئابووری هەرێمە کە ئابووریەکی ڕێعیە و تەنها پشتی بە داهاتی نەوت بەستووە. لەلایەکی ترەوە کەمی وەبەرهێنان لە کەرتی تایبەت و نەبوونی کەرتێکی پیشەسازی بەهێز هۆکارن بۆ کەمی هەلی کار و بەردەوامی دۆخی بێکاری. ئاشکرایە بێکاری پەیوەستە بە جۆری بازاڕی کارەوە. ئەم بازاڕش پەیوەندی بە سیستەمی خوێندنەوە هەیە. بۆ نمونە پرۆگرامەکانی خوێندن لە هەرێمی کوردستان هەر لە پەروەردەوە تا دەگات بە خوێندنی باڵا و زانکۆکان زیاتر تیۆرین و کەمتر بایەخ بەلایەنی پراکتیکی دەدرێت. جگەلەوەی کەمی ڕاهێنانی پیشەیی و نەبوونی پەیوەندیەکی دروست لە نێوان زانکۆکان و بازاڕی کار دۆخێکی خوڵقاندووە کە خوێندکاران دوای دەرچوونیان لە زانکۆ نەتوانن بە ئاسانی دەرفەتێکی گونجاوی کارکردن بەدەست بهێنن. کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و چارەسەرکردنی کێشەکە پێویستی بە پلانێکی استراتیژی تۆکمە هەیە کە لەسەر بنەمای داتا و زانیاری ورد و زانستی داڕژابێت. لەو بارەیەوە ناوەندی توێژینەوەی سبەی کۆمەڵێک پێشنیاز و پلانی استراتیژی تایبەتی بۆ چارەسەرکردنی دیاردەی بێکاری پێشکەش بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردووە.